پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم صلاة والسلام خوای پەروەردگاری لەسەر بێ دەفەرمێ إنما النساء شقائق الرجال حدیثی صحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم پیاوان ژنان نیوەی پیاوانن یعنی پیاو لە پێکهێنانی خێزاندا نیوەیە ژن دەبێ نیوەکەی تەواوکە المرأة راعية في بيت زوجها وهي مسؤولة عن رعيتها ژن کە شووی کردو بوو بە ژنی پیاو بوو بە هاوسەر بەرپرسە لە ماڵی مێردەکەیدا و لێپرسراوە لە بەردەمی خوای پەروەردگاردا لەو مەسئولیەتەی کە لەسەر شانێتی زۆر جار ژن ئەبێ بە خۆی داکچێتەوە کاتێک ئەم پیاوە هاوار دەکا ئەقیژێنە بەسەریا لەوە چێ خوشکی خۆم تۆم مەسئولیەتەکەی خۆشت داوێ بەسەر پیاوەکەتدا خۆل لە هەموو بەرپرسیارەتێتی ماڵ و دارایی و مناڵ و میوان و هەمووی دەدزیەوە ئەڵێ من حەقم نییە خاتون و خانم بۆ خۆل لێدانیشی ئەم پیاوە وەکو تەشبیه نەبێت سارێک ئۆتۆمبیلێک تەنێک دەتوانێت تۆ دوو تەنی لێ دەرکی دووکەڵی ڕەش دەدواوە دەرەدا هاواری لێ بەرز دەبێتەوە پیاوەکەش مەسئولیەتی خۆی لەسەر شان هەڵگرتووە کاتێک کە پیاوە ئافرەتەکە خانمی ماڵ هاوسەری ماڵ ئەڵێ مەسئولیەتی منیش دەبێت بچێتە سەر شانی تۆ من هیچم لەسەر شان نییە وەڵڵا پیاوەکە هاوار دەکات